بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 97. ساغ بکەوە پرسیاری ژمارەیەک 3 برا 15 پێنووسیان بەسەر یەکە بە یەکسانی دابەش کرد. دەبا نووسرابە بەسەر خۆیان دابەش کرد بە یەکسانی ئایا هەر یەکەیان چەند پێنووسی بەردەکەوێ. 15 پێنووس 3 برا. برای یەکەم، برای دووەم، برای سێەم. ئێستا پێنووسەکان دابەش دەکەین. یەک پێنووس، یەک پێنووس، یەک پێنووس. دیسان پێنووسە شکا، دیسان پێنووس، ئەوە بووە 3 هەر یەکەیان، دیسان ئەوە 4، ئەوە 5. کەوا بوو 15 پێنووس دابەشی 3 برا هەر برای 5 دانە پێنووسی بەبەردەکەوی. پرسیاری ژمارە 2. ژمارەیەک قوتابی نازانین چەند کەسن، بەڵام دەزانین 24 دانە پارچە حەلوایان هەیە. ئەو 24 پارچە حەلوای بەسەرە خۆیان بە یەکسانی دابەش دەکەن. هەر یەکەیان 4 پارچە حەلوای بەرکەوت. پاش ئەوەی دابەشیان کرد حەلوایەکان هەر کەسەی 4 دانە پارچە حەلوای بەبەرکەت. ئێستا لێمان دەپرسن ئایا ژمارەی قوتابیەکان چەندە؟ واتە چەند کەس بوون کە پارچە حەلوایەکانیان دابەش کرد. 24 دانە پارچە حەلوا با ئێستا دابەشکەین. لۆ یەک کەس 4 دانە پارچە حەلوا هەیە. ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3، ئەوە 4. کەسێکی دیکە، قوتابیەکی دیکە دیسان 4. 3 4. قوتابیەکی دیکە دیسان 4 دادەنێین، واتە کۆمەڵەکی دیکە، کۆمەڵەشکە ئەویش هەر 4 هەتا پارچە حەلوایەکان تەواو دەبن. 4 لێرە، 4یش لێرە. کە حەلوایەکان هەموو تەواو بوو ئەوجا کۆمەڵەکان دەژمێرم. 1 2 3 4 5 6. کەواتە 6 دانە قوتابی بوو. دەنووسم 24 دابەش 4 یەکسانە بە 6. ڕاهێنان و شیکارکردنی پرسیارەکان. پەپک بەکاربینە هەتا یارمەتیت بدا بۆ تەواوکردنی خشتەکە. لێرە خشتەک هەیە، هەندێک ژمارە دیار نییە، دەبی ئەمن لێرە ژمارەی بنووسم لەو جێیانە. پرسیاری ژمارە 3. ئەگەر هاتوو ژمارەی پەپکەکان 15 دانە بوو و کردمە 5 کۆمەڵە، ئایا لە هەر کۆمەڵەی چەند دانە پەپک هەیە دەبی لێرە بنووسم. ئێستا دەینم 5 کۆمەڵەی دادەنێم. ئەوە کۆمەڵەی یەکەم، کۆمەڵەی دووەم، کۆمەڵەی سێەم، کۆمەڵەی 4ەم و کۆمەڵەی 5ەم. پاشان ئەو 15 دانە پەپکەی دابەش دەکەم بە یەکسانی. 1 لێرە، 1 لێرە، 1 لێرە، 1 لێرە، 1 لێرە. دیسان دابەشکردن بە یەکسانی هەر کۆمەڵەی 2 هەیە ئێستا. دیسان بە یەکسانی هەر کۆمەڵەی ئێستا 3 هەیە، کەواتە 15 دابەش 5 یەکسانە بە 3
چونکە لە هەر کۆمەڵی سێ دانە بازنە یان پەپک هەیە. پرسیاری ژمارە 4 ئەگەر هاتوو 21 دانە پەپک هەبوو، ئایا بیانکەمە چەند کۆمەڵە لۆ ئەوەی لە هەر کۆمەڵی سێ دانە هەبی؟ کە دابەشی دەکەم دەبینم دەکاتە 7 کۆمەڵە. 1 2 3 4 5 6 7. ئەو کات دەزانم کە 21 دابەش 3 یەکسانە بە 7. پرسیاری ژمارە 5 ئەگەر 24 دانە پەپک هەبوو بیکەمە 3 کۆمەڵە، ئایا هەر کۆمەڵی چەند دانە؟ 24 ئەگەر بیکەمە 3 کۆمەڵە لە هەر کۆمەڵی 8 دانە هەیە، کەواتە 24 دابەش 3 یەکسانە بە 8. ئەگەر بژمێرم ئەوانە 8 دانەیە لە هەر کۆمەڵی و هەمویان کە بژمێرم یەکسانە بە 24. لێرە دەنووسم 8. پرسیاری ژمارە 6 ئەگەر هاتوو 28 دانە بازنە هەبوو یان پێنووس هەبوو یان پەپک هەرچە کێشە نییە، ئایا بیکەمە چەند کۆمەڵە لۆ ئەوەی لە هەر کۆمەڵی 7 دانە هەبی؟ دەبی بیکەمە 4 کۆمەڵە، هەتا لە هەر کۆمەڵی 7 دانە هەبی. 28 دابەش 7 یەکسانە بە 4. لێرە دەنووسم 4. دیسان پەپک بەکاربێنە بۆ شیکارکردنی ڕاهێنانەکانی 7 هەتا 9. پرسیاری ژمارە 7 5 هاوڕێ 30 پێنووسیان بە یەکسانی بەش کرد. ئایا بەشی هەر یەکەیان چەند پێنووس بوو؟ 5 کەسن 30 پێنووسیان هەیە. 5 کەس ئەوە 1 2 3 4 5 30 پێنووس هەیە. ئێستا دابەش دەکەین. پێنووسێک لێرە، یەک لێرە، یەک لێرە، یەک لێرە، یەک لێرە. هێشتا پێنووسمایە دابەش دەکەین. یەک لێرە، یەک لێرە، و یەک لێرە، پێنووسێک لێرە، پێنووسێک لێرە. ئێستا هەر کەسەی 2 پێنووسی هەیە. دیسان دابەش دەکەین. 3 3 3 3 3. هێشتا مایە 4 4 لێرە، 4 لێرە، 4 لێرە، 4 لێرە. هێشتا پێنووسمایە 5 لێرە، 5 لێرە، 5 5 5. هێشتا مایە 6 6 لێرە، 6 لێرە، 6 لێرە، و 6 لێرە. کەواتە 30 دابەش 5 کەس یەکسانە بە 6. هەر کەسەی 6 پێنووسی بەبەر کەوت. پرسیاری ژمارە 8 32 دانە پەپک ئەگەر هەبوو بیکەینە 4 کۆمەڵە، ئایا هەر کۆمەڵی چەندی بەبەر دەکەوی؟ کۆمەڵی یەکەم بۆ وێنە، کۆمەڵی دووەم، کۆمەڵی سێەم و کۆمەڵی چارەم. ئەگەر 32 بوو دەبی لێرە 8 هەبی، لێرە 8 هەبی، لێرە 8 هەبی، و لێرەش 8 هەبی. ئەگەر کۆیان کەمەوە هەمویان دەکاتە 32. دەنووسم 32 دابەش 4 یەکسانە بە 8. پرسیاری ژمارە 9 سۆلین دەیەوێ 18 پەرتووک لەسەر چەند ڕەفەیەک بە یەکسانی ڕێک بخە. 3 ڕێگا بڵێ بۆ ئەو کارە.
سۆلین 18 دانە پەرتووکی هەیە. دەیهەوێ بە 3 ڕێگا ئەو پەرتووکانەی لەسەر ڕەف دانێ. ڕێگای یەکەم ڕەنگە زۆر ئاسانبی، پەرتووکەکان ئەوها لە تەنیشتێکدا دەنێ لە یەک ڕیز، هەمویان لە تەنیشتێک ئەوها کوبیەوێ ڕیزیان دەکا لە تەنیشتێک. ئەوە ڕێگەی یەکەمە، ئەوها ڕیزیان دەکا یەک ڕیز 18 پەرتووک، یەک جاران 18 هەر دەکا 18 کەواتە ئەوە ڕێگەی یەکەم. ڕێگەی دووەم دەتوانێت 2 ڕیزی دروستکە. ڕیزی یەکەم 9 دانە پەرتووک دانێ، ڕیزی دووەمیش دیسان 9 دانە، چونکە 2 جاران 9 ئەویش هەر دەکاتە 18. ئەوە ڕێگەی دووەم. ڕێگەی سێیەم دەتوانی سۆلین 3 ڕیز دروستکە، لە هەر ڕیزەی 6 دانە پەرتووک دانێ، چونکە 3 جاران 6 ئەویش هەر دەکا 18. یان 18 دابەش 3 دەکاتە 6، لێرە 18 دابەش 2 یەکسانە بە 9، لێرەش 18 دابەش 1 یەکسانە بە 18. هەڵبژاردن لە هەمە جۆر. پرسیاری ژمارە 10. دانا 24 سێوی بۆ 4 کۆمەڵە یەکسان دابەش کرد. ئایا چەند سێو لە هەر کۆمەڵەیەک، ئایا چەند سێوی دانایە لە هەر کۆمەڵەیەکدا؟ دانا 24 دانە سێوی هەبوو، دابەشی کرد بەسەر 4 کۆمەڵە. ئایا لە هەر کۆمەڵەی چەند سێو هەیە دەژمێرین؟ 1 2 3 4 5 6، لێرەش 1 2 3 4 5 6. پێویست ناکە هەموو کۆمەڵەکان بژمێرین، چونکە لە هەمویان بە یەکسانی هەیە 6 دانە سێو هەیە، کەواتە 24 دابەش 4 یەکسانە بە 6. یەکسانە بە 6 سێو لە هەر کۆمەڵەی. ئەو ژمارەی کە هەڵی دەبژێرین کامە ڕاستە؟ ئێرە ڕاستە. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە، هەتاوانەیەکی نوێ هەر بژی.